لە دوای ساڵی 90ەکان طبعاً تۆ کاتە بەرنامە هەبوو لە کەناڵەکانە، بەڵام یەکێک لەو شتانەی کە ئەو کاتە زۆر باو بوو ئەم پێشبینی و وەهمەی کە بە ناوی بورجەکانەوە کرێ، وابزانم جەنابیش و زۆر لەگەڵیانە بووی ئەو کاتە تجارەتی کردوون چەند هەڵقەیەکشم لەسەر کرد ئێستا لە ڕێی دەرونیەوە ئەگەر هەڵسەنگانی بۆ بکەی هەمان ئەو قەنەعەتی ئەو کاتە هەیە، ینی شتێکی بێمانە و بێگومان ئەزانی چۆنە کاکجان کە تۆ باسی بورجەکەم بورجان لە چیەوە هاتووە ها لای خۆمانڵی حوتەوانە هەیە سەیری ئاسمانەکەی حەو ئەستێرە شکلێکیان دروست کردووە، ئاسمانیش کە سەیرێکی ئەستێرەکان کە لێرە و سەیرێکی شکلێ دروست دەکەن، هەندێکی وەکو دوو پشک وایە، هەندێکی وەکو نازانم جوزانمەمەنی ناویان ناو، هەندێکیان وەکو تەرازوو وایە، هەندێکیان وەکو وایە ئەوە ئەمانە هاتوون ئەمانەیە ناونەوە هەرێکی ناوێکیان لێ ناوە، ئەمە بورجی دەلووە، ئەمە بورجی نازانم چییە، با بڵین ئەمە ئەو ئەستێرانی کە و شکلان دروست کردووە هیوایان هەیە 10,000 ساڵ بە تەمەن لەویتر دوورترە، بەس گەورەیە پشووکە بینێ، هەیوا زۆر پشووکە لە نزیکتەوەیە، بەڵام لەبرە نزیکە وەکو ئەوە بیندێ، ئەمە ئەستێرن ئەمانە وەکو زەوی وان هەمووی یعنی موادی طبیعیە، ئەمە چه تەسیرێکی لەسەر ئینسان هەیە، ئەمە لە ناحیە علمیە مسەرچاو خوێنوێتەوە بەڵێ، بەڵام چی تەسیری لەسەری هەیە؟ مانگ و ڕۆژ بەڵێ زۆر جارانە کە مانگ 14 ئەبێ پڕەبێ یا ڕۆژ ئەم ئەشیعەی با بڵێن بەنەفسەجی و فەوقە بەنەفسەجی و نازەم کۆمەڵ ئەشیعەیان زۆر جار ئەگەر ئاگەر لە خۆنەوە پێشووی سەرەتانەکە ئەو دوانە تا ڕادەیەک، بەڵام یەک ئەستێرە نییە هەتا ئێستا زانستی من باسەکەم ئەوەی سلمان دەبێت کە کاریگەری لەسەر کەسێتی و باری دەروونمان هەیە، بۆ من نازانم مانگی سێ چ بورجەکە با بڵێن 21 سێ هەر ناوێک بێ من نازم شەوە ناخوێنمەوە قەناعەتم پێ نییە، با بڵێن 21 سێڵن مە بورجی ئەم شتەیە باشە 21 سێ کاک عادڵگیان لەوانەیە ئێستا بە بڵێن مانگی 11ەیە، هیوایە 21 سێ ئەم ساڵ لەدایک بۆ عمری 8 مانگە، هیوا پار لەدایک بۆ عمری با بڵێن ساڵێک و 8 مانگە، هیوا 10 ساڵ پێشە لەدایک بۆ لە ڕۆژە لە بۆژە 10 ساڵ و 8 مانگە، هیوا 20 ساڵ و 8 مانگە، هیوا 30 ساڵ، هیوا 50 ساڵ، هیوا 80 ساڵ، هیوا 90 ساڵ، هیوا 100 ساڵ ئەگەر نەمەد بێ لێک بورجان باشە تۆ دێ ڕێگەنووسی ئەڵێن پاش ماوەیەکی تر مەسەن بە خۆشەویستەکە و ئەگەی باشە مناڵێک و 8 مانگە خۆشەویستی چی؟ ئەوە 100 ساڵە وەخۆیەتی بڕوا لەسەر لێوانی قەبرە خۆشەویستی چی؟ کەواتە کێ دێ ڕێگەنووسن چۆن بەسەر یەکێکە عمری ساڵێکە یەکێ دێ یەکێ 50 یەکێ 100 یەکی 90 یەکێ فەقیرە یەکی هەژارە یەکێ خوێنەوار یەکێ نەخوێنەوار یەکێ دەوڵەمەند یەکێ دەوڵەمەند یەکێ مەسیحێکی ئیسلامە، ئەمە درۆیەکی شاغارە بۆ هەڵهەڵاتانی خەڵکە پێ دەڵێن ئەڵێ مەسەلەن ئەم ڕۆمە چۆ لە دەرەوانێت تووشی شتێگەبی خۆی ئەوە درۆیە من نەچمە دەرویکیشم توش نابێ، بەڵام یەکێکی بڕوای پێ هەبێ اعتیقادەکەیە بڵێ بەخوا مە چۆرە دەرتوشی وابێ خۆی ترسەکەیە کە بڕوای کردووە بەو درۆیە کە تووشی شتێکەبی ئەوەندە قەلەق و ترسە بێ لەوانێت تووشی حاسێک سیارە بێ خۆی ترسەکەی خۆی تووشیەکان نەگەوان وڵا بورجەکان ڕاستە جا لەبەرەوە لەلایەنی زانستیەوە بورجەکان هیچ بنەمایەکی زانستی نییە و ئەسڵ و ئەساسی نییە، بەڵام ئیتر هەندێک کەسێ پێی خۆشە بەوە